بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم ئازیزانم، حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ خودای پەروەردیگار کە تەمەنی درێژ کردم کە ئەم شۆش بێمەوە خزمەت بەڕێستان بە ئومێدی ئەوەی هەندێک دوعا بکەین و خوا دوعایەکانمان قبول بکە. یا ڕەبی خودای داوە لێ ئەکەم بە ئیسمی عەزەمت، خوایە داوە لێ ئەکەم بە ناوە جوانەکانت، یا ڕەحمان و یا ڕەحیم، یا غەفور و یا کەریم، یا حەی و یا قەیوم، ويا بديع السماوات والأرض، ويا الله ويا الله ويا الله ويا ذا الجلال والإكرام. يا ربي خوايا إما عبدي قنحبالي رورشي زليلي شرمزاري بردستي توي، والله خوايا شرمي دكين سربرنكي، والله خوايا شرمي دكين سربرنكي برانبر أو همو تاوان وقناحاني كأنت زمان داوة. بلام خوايا خو إما غيري تو كسني لي ما خوش بي، خوای خۆ غەیری تو کەس نییە عەفومان بکە. ئێمە هەر تۆمان هەی خوایە، هەر تۆ خاڵقی ئێمەی، خوایە هەر تۆ مەعبودی ئێمەی، بە حەق بەس تۆ ئەپەرستی. یا ڕەبی خوایە لێمان خۆش ببە، یا ڕەبی خودایە بە چاوی لوتف و کەڕەم تەمەشامان بکە. خوایە قەڵەمی عەفوی خۆت بە گوناحەکانماندا بهێنە و ڕەشیکەوە. خوایە گیان، یا ڕەبی خوایە لە گوناحەکانمان خۆش بی، یا ڕەبی خوایە عەفومان بکەی. خوایە یا ربی خوا ئەگەر ئەمە مستحقی عەفوش نەبین لە بە پیسیمان لە بە بێسەروبەریمان، بەڵام خوایە تۆ ئەهلی عەفوی، ئەهلی مەغفیرەتی، ئەهلی لێخۆشبوونی. یا ربی خودایە لە بۆ خاتی گەورەی خۆ لێمان خۆش بە. خوایە دوعایەکانمان قبول بکە، یا ربی خوایە دوعایەکانمان قبول بکە، یا ربی خوایە دوعایەکانمان قبول بکە، یا ربی خوایە تاعەت و عیبادەتی ئەو مانگەمانی قبول بکە. یا ربی خوایە دڵمان پاکەیتەوە، خوایە صافی کەیەوە، بێگەردی کەیتەوە، بیشۆی خاوێنی کەیتەوە، ئەو ڕەشاتیە و ئەو بغز و عەداوەتیە لە دڵمان دەربینی. یا ئەکرەمەل ئەکرەمین، دڵێکی زیندووی مطمئینەی سەلیمان پێ ببەخشی. خوایە بە هاواری حاڵی ئومەتی محەممەد دابێ، خوایە بە هاواری حاڵی ئومەتی محەممەد دابێ. خوایە ئومەتی محەممەد حاڵی زۆر شپەرزەیە، کەسی نییە غەیری تو کە ناسر و پشتیوانی بی. خوایە هەموو دنیا لەسەری خڕبووینەوە کە هەرچی زڵم و ستەمە لە ئومەتی محەممەد دەکرێت. دەخوایە بۆ خۆت بەهانایان داوەرە لەو مەئزەقەی مەخرەزەکیان بۆ بدۆزەوە و نەجاتیان دەیا ئەکرەمەل ئەکرەمین. ئامین ئامین. خۆشەویستانم، ئەم شەو باسی یەکێک لە هۆکارەکانی بەدەستهێنانی بەرەکەت دەکەین. یەک لە هۆکارانەی کە بەڕاستی ئینسان بەرەکەت لە دەست دەینی و بەرەکەتی دێتەوە ژیان و گوزەرانی، ئەویش قەناعەت و ڕازیبوونە بە قسمەتی خودای گەورە. قەناعەت و ڕضا دوو مەقامی گەورەن ئازیزانم. قەناعەت ئەوەیە کە ئەو شتەی کە خوا دایتێت و پێڕازی بی و قەناعەتیشت پێی بێ و بزانی قسمەتی تو هەر ئەوەندەیە و خوای لە خوش داوا بکەی کە خوای گەورە زیاتر و چاکتر بەرەکەتت بخاتە ژیان و گوزەران و ژیانتدا. ئەمما ئەگەر قەناعەتت نەما، ئەگەر ڕازی نەبووی بە قسمەتی خودای گەورە، تووشی جەشع دەی، تووشی زوڵم دەی، تووشی حەسوودی دەی، تووشی بغز و عەداوەت دەی کە گوتمان ئەوانە هەموو هۆکاری لەناوبردنی بەرەکەتن لە ژیانماندا. جا بەڕاستی قەناعەت هەبوون زۆر نیعمەتێکی خوداییە، چونکە ئەو کەسەی کە قەناعەتی بۆ پەیدا بوو و ڕازی بوو بە قسمەت و نسیبی خودای، دڵی ئارام دەبێ، دڵێکی خۆش، دڵێکی مطمئین، دڵێکی ئیسرحەت، دڵێک کە لە خۆی بە ئیسرحەت دەژیتن. بۆیە خوای گەورە فەرمووی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم: ولسوف يعطيك ربك فترضى. ئەی محەممەد عليه الصلاة والسلام، خدای گەورە ئەداتێ بەڵام پێڕازی بە. دەکەواتە ئەمرێکی خوداییە بۆ پێغەمبەرمان هاتووە عليه الصلاة والسلام، و ئێمەش ئومەتی ئەو پێغەمبەرەی ئەبێ ڕازی بین بە هەموو ئەو شتانی کە خوای گەورە دایتێمە و بە قسمەتی ئێمەی کردووە و قەناعەتیش پێ دەکەین و چاومان لە زیاتر نییە
چاومان لە فەزل و کەڕەمی خوایە کە بەرەکەتی تێ بکە بەڵام چاومان لەوە نییە لە خەڵک بسێن و لە خەڵک وەربگرین. ئیمامی ئەبوو هورێرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم سەحابە بەڕێزە ئەفەرمی ڕۆژێکیان پێغەمبەری خوا هاتە ناومان صلى الله عليه وسلم فەرمووی 5 کەلیمات هەن چێ دێ وەربگری لە من ئیشیان پێ بکە و خەڵکیش فێر بکە کە ئیشی پێ بکەن. گوتێ میشەستامەوە فەرموو ئەمن یا ڕەسوول الله صلى الله عليه وسلم فەرمووی دەستی لە ناو دەستی نام 5 نسحەتی کردم. جا نسحەتەکان بە سەریعی دەخینەوە بەڵام ئەوەی کە مەقسەدمانە ئەوی شەرح دەکەین. فەرمووی اتق الله فەرمووی اتق المحارم تكن أعبد الناس وارض بما قسم الله لك تكن أغنى الناس وأحسن إلى جارك تكن مؤمنا وأحب للناس ما تحب لنفسك تكن مسلما ولا تكثر الضحك فإن كثرة الضحك تميت القلب. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام 5 نسحەتی و 5 شتی بەخشیە ئەبوو هورێرەی. فەرمووی ئەگەر لە قەدەغە کراوەکانی خودای بێ ئەبیە عابدترین کەس و ڕازی بە بەوەی کە خوای گەورە بۆ توی قسمەت کردووە دەبێ دەوڵەمەندترین کەس. پاشان گوتی چاکە لەگە زیرانت بکە ئەبیت بە ئیماندار و ئەوەی بە خۆت پێت خۆشە لۆ خەڵکیشت پێخۆش بی ئەبیە موسڵمان و زۆر پێ مەکەنە لەبەر ئەوەی زۆر پێکەنین دڵ دەمرێنیتن. جا یەک لەو شتانی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی چێ ئەم شتەم لێ وەردەگری ئەوەیە وەرض بما قسم الله لك تكن أغنى الناس ئەوەی خوای گەورە بۆ توی قسمت کردووە ڕازی بە پێ تۆ دەوڵەمەندترین کەسی دەوڵەمەندترین کەسی دەبڕین ڕازی بەوەی کە خوای گەورە پێی بەخشی ڕازی بەوەی کە ئەو قسمەت و نسیبەی خوای گەورە لۆ تۆی عەتا کردووە تەواو مادام ڕازیم مادام قەناعەتم هەیە نەحەسوودی نەبغز و عەداوە نەڕگ لێبوونەوەم لە دڵدانە. سبحان الله بەڕاستی قەناعەت و ڕضا زۆر مەقامی گەورەن لەکن خودای رب العالمین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی زۆر خۆشی خۆیدا دەفەرمێ من أصبح منكم معافا في بدنه معافا في جسده آمنا في سربه وعنده قوت يومه حيزت له الدنيا. سبحان الله دەفەرمێ هەر کەسێک بەیانیتان کردەوە دیتان الحمد لله جسمی ساغ و سەلیمە پاشان ئامینەن فی سربه مشکلەی نییە لە دەرێت دژمنکاری نییە لەگە خەڵک کێشە و شەڕی نییە پاشان وعنده قوت یومه ڕزقی ئەو ڕۆژی هەتا ئێوارەی هەیە دەفەرمی دنیا هەموو ئیویە. سبحان الله سبحان الله چەندمان لە خەوە هەردەستین جسممان ساغ و سەلیم لە دەرێت هیچ مشکلەمان نییە الحەمد لله وەرئازوقەی یەک مانگیشمان لە ماڵەیە نەک ڕۆژێک یەک مانگ ئەوزە شکرانی خودای گەورە ناکە ئەوزە قەناعەت و ڕازی نییە بەو هەموو نیعمەتێک کە خوای گەورە پێی بەخشیوە. سبحان الله ئەو پێغەمبەری ئازیزمان دەفەرمی صلى الله عليه وسلم کە هەستای لە خەو بەیانیت کردەوە دیتی جسمت سەلامەتە خوایە زۆر شکر الحەمد لله لە دەرێت هیچ مشکلەم نییە ئەمن و ئەمان هەیە هیچ کێشەم لەگە خەڵکی نییە الحەمد لله ڕزقی ئەو ڕۆژم هەیە خوایە تۆ مەلیکی ئەی ئازیزم تۆ مەلیکی. ئەوزە پێغەمبەر دەفەرمێ حیزت لەه الدنیا ئەوە هەموو دنیا ئیویە هەموو دنیا ئیویە. ئازیزانم بە هەموو دنیا ئیتوبی ئەمما لە ماڵی ئیفلیزبی چەندی بە چەند بە هەموو دنیا ئیتوبی بەڵام لە دەرێ دوژمنکاربی چەندی بە چەند بە هەموو دنیا ئیتوبی بەڵام قەناعەتن نەبی چەندی بە چەند. دا بەڕاستی ئازیزانم بەڕاستی ئەمە نیعمەتی خوای نیعمەتی خوای گەلک زۆرە لەسەرمان بەس ئێمە هەستی پێ ناکەین هەستی بەو هەموو ناز و نیعمەتەی ناکەین کە خوای گەورە دایتی ئێمە. ئازیزانم سەفرێکی دارفۆرم کرد. دارفۆر ویلایەتێکی زۆر گەورەی سوودانیە کێشە و مشکلەی گەلک زۆر لێ بۆ گەلک لە 2011 لە 2003 هەتا یا 2011 شەڕ بوو بە هەزاران کەس کوژرایە. سبحان الله دەزانی سەردانی سزنم کرد لەوێن دەر یعنی واللهی ئەو دەزانیم ئەو ناز و نیعمەتی خوا دایتێمە نەیدایتە کەس ئێمە زۆر لە خۆشی دەژین ئازیزانم زۆر لە ناز و نیعمەتی خوای دەژین. دەزانی خەڵک لەوێندا لەسەر چەندی گیرا بوو یعنی لەوانە ئافرەت بوو
سێ مانگ بوو لە سزم بوو منداڵەکەشی لە باوشێ بوو شیری دەخوارد لەسەر 25 دۆلاری گیرا بوو 200 جونەی 200 جونەی 25 دۆلار لەسەر 200 جونەی سێ مانگ بۆ ئافرەتە لە ژۆرێ بوو بۆ چەندەها خەڵکی کەشم دیت هەمووی لەسەر پارێک کەم کەم بە 6 مانگ بە ساڵ لە ژۆرێ کراب والله خەڵک لەسەر 50 دۆلاری لەسەر یەک وەرەقەی 100 دۆلاری ملیۆنێک دەکات 125 دۆلار ملیۆنێک جونەی 125 دۆلار دەکات 3 ساڵ بوو لە ژۆرێ کراب سبحان الله تخوا ئەمە لە ناز و نیعمەت ناژین ئازیزان خوا ئەو هەموو ڕزق و ڕۆزیە ئەو هەموو ئەمن و ئەمانە تەماشای دەور پشتی خۆتان کەن تەماشای بەس تەماشای مەحافەزەکانی خۆتان بکەن ئەو جاکو سەر لە سوزەی هەردەگری کە خوای گەورە ئەو ئەمن و ئەمانەی پێبەخشی ئازیزی من جا بەڕاستی هەبوونی قەناعەت هەبوونی ڕەزامەندی دڵ بەرامبەر ئەو قسمەتەی کە خوای گەورە کردوێتی بەڕاستی بەرەکەت لۆ دەینتەوە بەڕاستی ژیانت هەمووی پڕ خێر و بەرەکەت و خۆشی دەبیتن کابرایەک چۆ لای پیاوێکی ساڵح وتی قوربان من شاگردم لە لای کابرایەک ئیش دەکەم بەڵام هیچ بەرەکەتم لە ماڵدا نییە هیچ بەرەکەتم لە ماڵدا نییە هیچم بەش ناکە ئەو ڕاتبەی کەوەری دەگرم ئەو دەست حەقەی کەوەری دەگرم بەخۆشم نازانم چێوە دەسی دەزانی پیاوە ساڵحەکە چی پێگوت بزانە ئەو زۆر مهمە پێگوت بڕۆکن ساحب کارەکەی پێ بڵێ بە مەعاشەکەت کەم کاتەوە گوتی چی گوتی پێ بڵێ با مەعاشەکەت کەم کاتەوە گوتی چادە بم گوتی بڵێ چۆ لای کابرای ساحب معمەل ساحب کار گوتی کاکە مەعاشەکەم چەندە مەسەڵەن مەعاشەکەی ملیۆنەکە میسال گوتی کاکە 200 لێ کەمکەوە 200 ئەی بەسەر چاوان زوو 200 لێ کەم لە خوای دەوێ ماوەی چکەی پێس و هاتەوە گوتی قوربان وەڵی هەروەکی خۆمم 200 شێن لێکم کردەوە هەر حاڵم پەرێشانە فەرمی بڕۆ پێ برێت 200 کەش کەم کاتەوە دیسان گوتی ئەو بڕاستە ئەوم بە ملیۆنێکی ئیدارەم نەدەکرد حاڵم شەڕ بوو ئێستا بە 800 خراپتر بوومە دەتەوێت 200 کەس لێ بکوژی دێت بڕۆ پێ برێ حەق نەبی چۆ صاحب معاملەکەی صاحب کارەکەی گوتی کاکە 200 کەش بکوژە ئەوش لە خوای دەوێتن 200 کەشی لێ کوشت میسال بچکۆ معاشەکەی نازانم چەند بووە وەڵا 200 کە لێ کوشت دەبین کابرا هەستی کرد کورە ئەو دوسێ مانگە بە قورئان پارەشی لۆ دەمینێتەوە ماشەڵڵا هەمووی بەشی کرد چۆکم پیاو ساڵحەکە گوتی توخوا ئەتوو پێم بڵێ ئەو سڕە چ بوو ئەمن ملیۆنەکەم وەردەدەگرت ملیۆنەکەم وەردەگرت نەدەگەیشتمەوە 15 مانگ هەر بە خۆشم نەمدەزانی ئەو بێبەرەکە تێچیە لە ماڵم ئێستا 600 وەردەگرم ئەلحەمدوللە دەشمێنێتەوە گوتی کوڕی خۆم ئەو کارەی کەیدەت کرد ئەو مەعاشە مستحەقی تو نەبوو مەعاشەکەت لە ماندی بوونەکەت زیاتر بوو زیادەکە مانعی بەرەکەتت بوو کە زیادەکەمان لێ دەرهینە ئەوەی کە هەیتت پڕ بە بەرەکەتە و هیچ عیبی نییە چەندمان مەعاشی زۆرە و دەرەما مستە بەخۆشم نازەم ئەو پارەچی لێدی وایە لەبەرەوەی ئەو زیادەی کە بە ناحەق وەری دەگری ئەوە دەکاتن بەرەکەتی حەقەکەش دەباتن بەرەکەتی ئەویت کەش کە حەقی خۆتە دەیباتن ئازیزانم بەڕاستی ئێمە ئەو قەناعەتەمان هەبێت بەڕاستی بۆ خۆمان زۆر بە ئیسرحات دەژین بەڵام داخی گرانم خەڵکی ئێستا دەوێت یەک سەفەری سیم بکە و بێتەوە یەکسەر لاکززەکی بکڕیتن ئەوە چۆن قەناعەت دروست دەبێت چۆن شتێکی بە 1000 دیناری دەکری لێرە بە 25,000 دەدەیتەوە چۆن قەناعەتت بۆ دروست دەبێت ئازیزی قەت قەناعەتت بۆ دروست نابێت زەبڕاستی ئەو کەسانی تازرن ئەو کەسانی معاملە چین ئەو کەسانی کەشت دەکڕن دەفرۆشن واللهی چەند کەم قازانج بکەن ئەوەندە بەرەکەتی زیاتر دەبی عەبدوڕەحمانی کوڕی عەوف دەستی بدابایە بەردی زێڕی لە بن دەردەهینا وەچی ئەوەی خەڵکی خۆمان دەرێ کاکە دەست بداتە خۆری دەیکاتە زێر عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی یەک لەو ئەسحابانە بوو دەستی ئەوەندە بە بەرەکەت بوو ینی بەردی کڕی بایە بە زێر دەیفرۆشت ئەوها ڕزقی واسع بوو لیان پرسی ئەی عەبدوڕەحمان سری ئەوەی چییە تۆ ماشەڵڵا هەموو ڕۆژی قازانجێکی زۆر دەکەی زا ئەوەندە دەوڵەمەند ببوو ینی بە خەیاڵی دەوڵەمەند بوو و دەستیشی نەدەگەڕاندەوە لە خێر و خێرات دەزانیت چی فەرموو واللهی بە دوو شت خوای گەورە بەرەکەتی دایتە من یەکەمینیان قەت شتی بە عەیب ناکرم و نافرۆشم قەت شتی بە عەیب ناکرم و نافرۆشم دوو قازانجێکی کەم دایەمە سەری خوای گەورە بەرەکەتێکی زۆری بە قسمەت من دەکات بەڵام تخوا ئێمە ئەو دوو سیفەتەمان لێیە هەتا شتی بە عەیب هەبی بێعەیب ناکرین و هەتا قازانجی زۆری بی کەمیش دانانێ زە ئازیزانم گردەمانێ بەرەکەت بێتەوە ژیان و حەیاتمان
با قەنەعەتمان هەبێ، با ڕازی بین بەو ڕزقە و ڕۆزیە و بەو عەتایانەی کە خوای گەورە بەخشیتێ ئێمە و بەو قازانجە کەمەی کە دەیکەی وەڵڵاهی بەرەکەتت هەر لەوەدایە. تاکو کاتێکی تر و دەرسێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.